معلوماتی جەنابتانە فەرقی بۆیلەر و گیزەر ئەوەیە بۆیلەر خەزانی ئاوی هەیە ئاوەکە خەز نەکات و پێویستیشی بەکات هەیە بۆ منە بۆیلەرەکان احتیمالی هەیە لە 100 لیترە 200 لیترە یا عەدەدی لیترەکەی هەرچێکەیە ئەوە بۆ نمونە تۆ لیتری ئاوی گەرم پێویستە ئیلا بێ 100 لیتر یا 200 لیتر گەرم بکەیت بەڵام گیزەر وان نییە پێویستی بەکات نییە و چەند لیتریشێ بوێ ئەو گەرمەکە و پێچوونی کاتی گەرمکردنەکەشی تقریبان 30 چرکەیە و لە ڕووی کولفەشۆ کولفەی زۆر کەمە بەکارهێنانی غاز جیاوازەکەی ئەوەیە لەگەڵ بۆیلەرە لە ساڵانی پێشووە گیزەر لە ساڵانی هەشتاکانەوە زوو کەروێشکەکە هەبوو هەر هەبوو بەڵام بەکارهێنان و ناسینی بەم ئەندازەی ئێستا نەبوو چون بەڕاستی ئێستا بەهۆی لۆدی کارەبا و نەبوونی کارەبا و کولفەی کارەبا بەهۆی ئەم سیستەمی ڕووناکیەوە کابرا ئەگەر بۆ منە بۆیلەری کارەبا بەکاربێنێت پێویستی بەبڕێکی زۆر کارەبا هەیە کە وحدەی زۆر سەربەکەوە ئەمە تێچوویەکی زۆری هەیە بەڵام گیزەری غازەکە تێچوویەکی زۆر کەمی هەیە بەرابەر بە کارەباکە لەبەرەوە خواست لەسەر گیزەر زۆر بووە لەبەرەوە کولفەکەی کەمە تێچۆکەی کەمە و خەڵک زانیوێتی کە سەریع ئاو گەرمەکە تۆ پێویستە بە 5 لیتر ئاوی گەرم هەیە 5 بۆ گەرمەکە پێویستە بە 1000 بێ 1000 بۆ گەرمەکە وەکو بۆیلەرەکە نییە کە خەزانی هەبێ ئازەکە تەنها لە ڕێگەی غازە غاز و پیلی هەیە لەگەڵ کارەبا تەنها بۆ چرخەکەی بەکاردەیە بڵێن بۆ جەرەکەی بەکاردێ ینی کارەبای وەکو پێویست بەکار مەسرەفی کارەبای نییە تەنها ئازیاتێکە ئاگرەکەی هەڵکە وڵا طبعا ئەوە پەیوەندی بە ئەندازەی عیلەکەەوە هەیە ئەن چەند سەرخێزانن ئەتوانین بتڵێ غاز لە 15 ڕۆژ بۆ 20 ڕۆژ هەتا مانگێک بتڵێک لەم بتڵە بچووکانی کە خەڵک بەکاری هێنێ ئەوەندە بەشی مانگێکەکە پەیوەندی بە لیترۆ هەیە بۆ نمونە ئێمە گیزەرمان لە 8 لیتری هەیە 10 لیتری هەیە 12 هەیە بۆ نمونە 13 هەیە 15 هەیە 16 هەیە 8 لیتر هەیە 24 لیتر هەیە ئەم ئەندازانەی هەمووی هەیە طبعا ئەگەر ماڵێک زۆر سەرخێزان بێ پێویستە لیترەکەی زیاتر بێ بۆ لە هەموو شوێنی ماڵەکە لە حەمامە لە متبەقە لە هەموو شوێنەکانە ئاوی گەرمە هەبێ لە دوا پرۆژەی ڕووناکیەوە بەتایبەتی لەم ساڵ لە سلێمانی دەستی پێکردووە بەڕاستی فرۆشی گیزەر ساڵان لە هاوینە کەمە بووە بەڵام ئەم ساڵ ئێمە ڕۆژانە لە کۆمپانیەکەی خۆمان گیزەرە فرۆشی تەڵەب و خواستی زۆر لەسرە وڵات تەعاانەوە پەیوەندی بە کوالیتی گیزەرەکەەوە هەیە بۆ معلوماتی جەنابتان و خەڵکیش باوە بزانێ هەرچی کوالیتی گیزەرەکە چاکتر بێ بەعرەبی پێڵێن سەخانەکە چاکتر بێ مشکلەی کەمترە بە تاکید ئەمیش باش و خراپی هەیە بۆ نمونە گیزەری وا هەیە لە وڵاتانەوە دێکە لە ڕووی زەمان و لە ڕووی کوالیتیەوە ینی بەڕاستی خەتەری هەیە ئەبێ بەڕاستی خەڵکەوە بزانێت کە گیزەری کڕی گیزەری شەریکەیە بکڕێ کە کوالیتی هەبێ چون بەڕاستی وەکو شتێکی ئاسایی نییە ئەمە پەیوەندی بە غازۆ هەیە پەیوەندی بە کارەباوە هەیە لەبەرەوە ئەو کەسەی کە کڕی ئەبێ بزانێت چه جۆرە گیزەرێکە کڕێ وە چه مارگەیەکە کڕێ لە ڕووی ئەمنیەتەوە دڵنیا بێ لە ئەمنیەتی وە کۆمپانیاکە زەمانی باتێ و سیانەی بکە ئەوە زۆر مهمەوە نقطەیەکی کەش طبعا بەڕاستی ئەگەر گیزەری بێکوالیتی بەکاربێنی خەتەری هەیە بەڵام نقطەیەکی کە بەڕاستی خەڵک ئەبێ بزانێت کاتێک کە چوو گیزەرێک بکڕێ لە کۆمپانیایەک ئەبێ بەڕاستی بپرسێ عمری ئەو گیزەرە چەندەیە چون گیزەر هەیە بەشی 2 ساڵەکە گیزەر هەیە بەشی 15 ساڵەکە ئەبێ خەڵک بەڕاستی ئەو نقطەیە هەست پێ بکە